ئەو بەشێکە قەت دەڵە من نابیتە ئەوە خوا لە سەیدەلا بووم خەڵک هاتووە و توێتی هەستەکەم سبەینێ نەخۆشەکەم هەستەکەم خەریکە هین حەبێکی التیاباتی شاکم مەرێ هەشە کە حەبەکەی تێڵە چی زۆرە ئەم هەموو حەبە چی بخۆم سڵاو لێ بێ پیرۆزێ بێ زۆر سپاس چ بەشێکە تاو کردووە سەیدەلا پزیشکی دەرمانسازی ئامانجش چییە دوای خوێندن وڵا ئەمانجمەوەی کە ئینشەڵڵا ئەگەر ببێ ماستەر بخوێنم هەر بم مۆمۆسای جامیعە ئەز ە فارمەسیست باشە ئەی ناتەوێت دوکانێ دابنێت تویشی کەسابەتێکی تیا بکەیت دوکانی چی دانم سەیدەلی خێری نییە خێری نییە هیچ بۆ وڵی سەیدەلە ئێستا خێری نەمەوە ئەی بۆ جاران هەمووی دێنیا و لە هەر جادێکە چوار پێنجی تیا ئەوەنە زۆرە ئەوەنە سەیدەلە زۆرە خۆ ئێستا ئیشی شەکەم بەس ئەوەنە سەیدەلە زۆرە قەت نایە بە مێشکمان سەیدەلە دانم کردەوە ئەوە بخوێنین لەوانەیە بتوانین دەوڵەمەند بین ئەو بەشێکە قەت دەڵە من نابیتە ئەوە تا چەندێک توانیتە سوود لەو خوێن نەببینی تا چەندێک دەرمانەکان بناسی ئەکید بۆ دەرمان و شت هەموو دەرمانێکە زانم هەموو دەرمانێکە ناسمەوە ینی لەو ڕووی کە دەرمان و شارەزای و هەبێت لە شتا زۆر زۆر مویمە شکایتر تو خۆتەبی بە دکتۆری خۆت پێشە شتێ وانە بەس وەک ئەوی کە سەیدەلەی خۆم دانم ئەوە لە مشکمانە بەس هەر ئاوا زۆر خۆشە هەموو معلوماتێکە هەبێ هەموو شتێ بزانی هەموو ئیشەکە بزانی هەراونە باشەگەیشە سەری بێشێ بەس پاراستۆڵ هەیە یا شتی تریش هەیە ئاو زۆر بخۆنەوە حەب مەخۆن ئەوە تۆکو و سەیدەلانیەک وا دەرمان مەخۆن بەس ئەو بخۆنەوە باشە ئیتیهابیشە هەبێ ناوە ناڵێ ئەو کاتە عیلاجی خۆیمان هەیە ئەنتیبایۆتیکمان هەیە بۆ خۆی بەس وەکو مەبدەئیەن خەڵک تا بتوانێت کەمترین حەب بخوا باشتر قەت لەگەڵەوانیم قەت لەگەڵەوانیم یەک تۆز ئازارێک هەبێ شتێک هەبێ لە بچووکترین شتەوە تۆ بکەیتە حەب خواردن دوایی ئەو کاتە ئێستا بۆ نمونە ئیلتیهابێکی زۆر جارێ هەیە ئەڵێ هەستەکەم نەخۆشەکەم یە کۆرسی ئەنتیبایۆتیکە خوا لەبەری هەستەکە نەخۆشەکەوێ باشە جارێ نەخۆش نەکەوتەوە دوای کە بڕاستی نەخۆشکە و ئەو کاتە و ئەنتیبایۆتیکە استفادی نامێنێ لەسەری بۆیە لەگەڵەوانی بکەیەکی یەکسەر لە یەکەم دەقۆ بچێ نابێت بە هەستکردن حەبخۆی بەخوا لە سەیدەلا بووم خەڵک هاتووە و توێتی هەستەکەم سبەینێ نەخۆشەکەم هەستەکەم خەریکە هین حەبێکی التیاباتی شاکم مەرێ شتی سەیر چی ڕۆیە لە سەیدەلەکانە ئەو کە خەڵکێ بۆ لاو شتی سەیکە داسابینی بێت شتی سەیری تیاز هەموو شتێکی تیا نازانم چی بڵێ یا هەیە ئەڵێ زیان بۆ دانێ زۆرم بۆ دانێ باز و چاک بمەوە بەخوا هەیە هەرڵێت تۆ حەبێکم بەرێ هەر حەبێک ئەڵم کاکە پێویست بە حەبنی تۆ شتێکم بەرێ هەشە کە حەبەکەی تێڵە چی زۆرە ئەم هەموو حەبە چی بخۆم دەرمانی شەکرۆ زەختی نییە ئەڵێ زۆرە ئەی کاکە ئەو کرۆنیکە ئەو هیچی لێ ناکرێ ئەیدە هەموو شتێکی من لە سەیدەلا بەشێکی زۆر خۆشە بەس هەرەوەنەی هەرەوەنەی بۆ فیدباشی نەخۆشەکەەوە بێتەوە کە بڵێ بە ئەو حەبەی کە ئەو هەستە خۆشترین هەستی دنیا کە یەکێ چاکەیتەوە یەکێ نەخۆشێتە لات شتێکە لێ پرسێ تۆیتە عیلاجێکیتی ئەو نەخۆشە چا بێتەوە دوایێتەوە دەستەکان نەخۆش بێ ئەمە فلان کەس نەخۆشە با ئەویش چاکەینەوە ئەو پارتی زۆر خۆشە هەستەکەم خۆشترین شتی سەیدەلە شەرەوە بێ یعنی بێتە ماندووبوونی 5 ساڵە ڕەوێتەوە بۆ هەموو ئەو ڕۆژە بە پێوە بۆستی ئەوتر ئەو دقەیەکە قسەیکی واتە گوێ لێ بێتەوە هەمووی ڕێکە بێتەوە دێسەکەوتوو بیت سپاس